ڕەنگە ئێوەی خۆشەویست ئێستا نانێکی باشی بەیانیانتان خواردوێ یاخود ڕەنگە زۆر کەسە بێ و کەسانین کە کاریان نەبێت لە ماڵەوە بن ئێستا بەدەم ناخواردنی بەیانی و بینەری پرۆگرامەکەی ئێمە بن بووە لەم تەوەرای ئێمە باز لە گرنگی و سوودی نانی بەیانی ئەکەین با بزانین ئەو خواردنە بە سوودانە کامانن کە پێویستەکە ئێمە لە ژەمی بەیانیانە بیان خۆین و بەکاریان بێنین هەروە باسێکیش لەو بکەن ڕەنگە زۆر کەسە بێ ژەمی بەیانی پشتگوێ بخانەی خوارد یاخود باز لەوە بکەن بڵێن ئێمە ڕاستەخۆ کاڵەستین لە خەو هەتا یەک دوو کاتژمێر نانمان بۆ ناخورێت با بزانین ئاساییە ژەمی بەیانی تۆزێک دوا بکەوێت بە شێوازێکی گشتی لەسەر گرنگی نانی بەیانی گفتوگۆکەین هەروە باسێکیش لەواکەین چەند ڕۆژێک کەممان ماوە بۆی کە بچینە ماین پیرۆزی ڕەمەزانەوە لە ماین پیرۆزی ڕەمەزانە ئێمە چۆن بتوانین سوود بە تایبەت لە بەرهەمە شیرەمێنەکان و سپیایەکان وەرگین لە ژەمی پاشیەوە بەکاریان بێنین و بیان خۆین بە شازێکی گشتی لەسەرم بابەتانە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاراز ڕۆژهەڵاتی کە بەڕێزیان ڕاهێنەری وەرزشی و شارەزای خۆراکی و وەرزش و تاوکەرە خۆراکیەکانن مامۆستا سڵاو لێبێ زۆر زۆر بەخێر سڵاو لە جەنابتان و سڵاو لە بینەر و بیستەری کەناڵی کورساتی بەڕێز زۆر سپاس بۆ تۆ مامۆستا باسێکی با گرنگی ژەمی بەیانی بکەین بە شێوازێکی گشتی خواردنی نانی بەیانی چه گرنگیەکیە بۆ تەندروستی ئێمە؟ طبعا دۆخی تەندروستی و دۆخی جەستەیی کەسەکە بڕیارەت کە نانی بەیان یاخود ژەمی بەیانی گرنگ بێت یاخود گرنگ نەبێت. گەنجێکی 24-25 ساڵە بەیانیان زوو هەڵەسێت ئەچێت ئیشی بینا ئەکات، ئاسنگەری ئەکات، فیتەری ئەکات، یان لە ڕووی جەستەیەوە ماندوو ئەبێت. بەدڵنیایە و گرنگە گەر بێت و ژەمێکی باش نەخوات لەوانەیە لە نیوەی ئیشەکە شەکری دابەزێ فشاری دابەزێ بکەوێت. بۆ ئەم کەسە ژەمی بەیانیان زۆر گرنگە. وەرزشکارێک ئێستا من خۆم وەرزشکاری ساح و مەیدانم هەیە وەرزشکاری ڕشتەی لە جوانیم هەیە کە بەرنامەی خۆراشیم بۆ داناون کاتی ڕاهێنانەکانە کەوتە سەعات 10-11 مەسەلەن بەیانیانەوە ئەکید ئەبێ ژەمێکی باشیان خوارد بێ ئەگەر ناتوانن ڕاهێنانەکەیان بکەن. بەڵام کەسێک لە ڕووی تەمەنەوە مەسەلەن تەمەنی لەسەر و 30 ساڵەوەیە لە ڕووی جوڵەوە یاخود لە ڕووی چالاکی جەستەیە و چالاکیکە جەستەی ئەو تۆی نییە فەرمانبەرە لە فەرمانگەیەکە ئیشەکەی ئەو هەمووی دانیشتنە ئەکید ئەگەر بکرێت ئەو ژەمە نەخوادیان تەخیری بکات لەوانێ باشتر بێت چکە خۆراک سەرچاوی وزێت تۆ چۆن سیارێک بانزینی تێەکەیت بۆی کە بجوڵێت یان سپلیتێک پێویستی بەکاربا هەیە بۆی کە ئیش بکات جەستەی ئینسانیش ئەنی خۆراک کەمالیات نییە ینی سەرچاوی وزەیە ئەگەر تۆ جوڵەیەکی ئەو تۆت نەبێت چالاکیکی جەستەی ئەو تۆت نەبێت فیانی مەرج نییە ژەمی بەیانیان بخۆیت ینی بامە تۆ زەبگەڕێنەوە بۆ داوە ئایا مەسەلەن 1000 ساڵ لەمەوە پێش سەلاجە و تەباخمان هەبووە سێژەمە هەبووە لەوانەیە مرۆڤێک لە نێوان ژەمێک و بۆ ژەمێک ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژی پێچوو بێت تاوەکو خۆراکێکی دەستکەوتوێ بیخوات فیانی ئەمە مۆزوع ئەم سێژەمە شتێک نییە مەسەن بڵێ خۆی هەر هەبوو بێت ئێمە خۆمان دروستمان کردو بە تێپەڕبوونی کات دروستمان کردووە بابەتەکە بۆ جۆرەیە لەوانەیە کەسێکی دیاری کراو بە پێی تایبەتمەندی جەستەی خۆی بە پێی تایبەتمەندی تەندروستی خۆی پێویستی پێ بێ ژەمێکی باش بخوات کەسێککە پێویست بەوە نەکە هیچ بخوات کەسێکیش لەوانەیە پێویستی بە سناکێکە بێ بە سوکە ژەمێکە بێ بۆ نمونە. زۆر باشە کاتە ئەتوانین بڵێن و هاوکاریشم لاانە لە سەرای پرۆگرامەکە ئاماژەی بۆ کرد زۆر کەسمانەیە کە لە خەو هەڵەسێت ئەگەر کارێکیشی نەبێت ئەڵێ من ناتوانم یەکسەر نامخۆم هەندێک جار وای لێ هاتوو کە لە خەو هەڵەسن ونە نانی نیوەڕۆ نانی بەیانی ئەکرێت بە یەکێک کەواتە ئێمە کە ئاڵێن خۆراک سەرچاوی وزەیە بۆ جەستەی مرۆڤ کەواتە ئەبێت بۆ نمونە نانی بەیانی نانێکی بەیانی کە مە باسێکەین زیاتر شیرەمەنی ئەو بابەتانێک کە بۆ نانی بەیانی دائەنێت ئەکرێ ئێمە لە نیوەڕۆیە بیخۆین و کێشەش دروست ناکات کەواتە با باسێک لە خواردنانە بکەین کە پێویستە بخورێت. ئاسایە هەموو مرۆڤێک پێویستی بە بڕێکی دیاریکرا و خۆراکەیە ئێمە سێ ڕگزی خۆراکیمان هەیە بەداخەوم بابەتە لە مەکتەبە ناخوێنرە بۆیان لە پۆلی هەبوار لە ڕۆزۆ بخوێنرا مۆزۆی خۆراک چکە کەسێک 80 ساڵ بژی ئەم 80 ساڵ مامەڵە لەگەڵ خۆراکە ئاکات لەوانەیە مەگەر موبایلێکمان بەدەستەوە بیان ئۆتۆمبیلەکانمان لە ئەوە تا زێتی شارەزایمان لە تایبەتمەندی ئەو ئامێرە هەبێت بەڵام خۆراک کە هەموو ڕۆژێمە مامەڵی لەگەڵاکەین لەوانەیە سامە نەزانین مەسەن هێلکە چییە پرۆتینە چاوریە کاربۆهیدراتە سێ ڕگەزمان هەیە کاربۆهیدراتە کە زیاتر دانەوێڵەکانە مەسەلەن برنجە پاقلەمەنیەکانە نان و میوە ئەمانە پرۆتینە کە سەرچاوی ئاژەڵەکانی مەسەلەن گۆشتەکانە بە شێوەیەکی گشتی شیرە پەنیرە هێلکەیە و چاوری سوود بەخشەکانمان هەیە کە مەسەلەن لەو گوێزەیە هەیە لەو زەیتونەیە هەیە ئەو سێ ڕگەزەمان هەیە ینی هەر مرۆڤێک بە پێی تایبەتمەندی خۆی ڕگەزی کێشی تەمەنی چالاکی جەستەی
پێویستی بە بڕێکی دیاریکرا خۆراکەیە کە ئەکرێت لەم سێ ڕەگەزە تەنەوعیتی مەسەن تیا بکە بۆ من لە ژەمی بەیانیان ئەگەر سەیری کەم سفرێ بکەین هێلکەکە هەم سەرچاوی پرۆتینە هەم سەرچاوی چۆری سوودبەخشەکانە گوێزەکە زەیتونەکە ئەمانە سەرچاوی چۆری سوودبەخشن بۆ من سەمونەکە کاربۆهایدراتە ینی هەر سێ ڕەگەزەکە لەو ژەمایە بوونی هەیە ڕاستە فەکەوێتەوە سەر ئەوەی کە کەسەکە خۆی حەزی لە چییە باش وە چی پێویستە باشە مامۆستا تۆ باسی لەوە کردوتت بەپێی کەسەکە بڕیارە درێنانی بەیانی خۆی یاخود نێ خۆی بە سوود بێ یاخود بەکار بێت یاخود بەکار نێت بەڵام بە شێوازێکی گشتی بەڕاستی ئێمە هاوڵاتیان تۆزێک سەرمان لێ تێک چۆ لەگەڵ ڕێزبان بۆ هەموو پزیشکە بەڕێزەکان پزیشکێک پێمانەڵە نانی بەیانی زۆر زۆر بە سوود دەبی خۆن یەکێکتر پێمانەڵە نانی بەیانی بەکارمهێنن هیچ سوودێکی نییە یعنی هاوڵاتی نازانێت چی بکە هەردووکیان ڕاست دەکەن ئێستا بۆ نمونە من چۆن بزانم نانی بەیانی بۆ من بە سوود یاخود بە سوود نییە چی بڕیار لەسەر ئەوایە هەردووکیان ڕاست دەکەن ئەو بکە لە سەرەتایە باسم کرد ئەو بەڕێزەی کە ئەڵێت نانی بەیانی لایف ستایلی ئەو کەسەیە بڕیارەیە خۆیان خود بالضبط يعني ستانداردێکمان نییە مەسەڵەن بڵێ پێویستە هەموو دانیشتوانی سەر گۆی زەوی نابێ نانی بەیانیان بخۆن یان هەمویان ئەبێ نانی بەیانیان بخۆن دۆخی تەندروستی دۆخی جەستەیی کەسەکە بڕیارەیەت شێوازی ژانی کەسەکە بڕیارەیە کە ئێستا من وەکو خۆم وەکو ئاراس کە تەمەنم 48 ساڵە خۆم وا ڕاهێناوە بەردەوام بە ڕۆژوم یعنی کە لە خەوەڵەسم تاوەکو تقریبا ساعات 2-3 من تەنیا ئاو چاقاوە زۆر مرتاحیشم لەگەڵا هیچ کێشەیەکم نییە ئەڕۆم ڕاهێنان ئەەکەم ڕاهێنانێکی قورسی جەستەی یەکەم لە جیمێکە اینجا دوای ئەوە دەستەکەم بە خواردنی یەکەم ژەمم هیچ کێشەیەکیشم نە لە ڕووی جەستەیەوە نە لە ڕووی تەندروستیەوە کاتەر دوو بۆ چوونەکە ڕاستە توانانی بەیانی بخۆی ئەشتانی نەشی خۆی دۆخی تەندروستی جەستەی خۆت بڕیارەیە کە چی بکەین بۆی چکەم شتە زۆر ئەیبیستینە ناو خەڵکاڵێن دکتۆرەکان سەریان لە شێوانێکیڵە بیخۆیەکیڵە مەیخۆ هەردووکیان ڕاست دەکەن زۆر باشە کاتێکا کاراست لە نێوان ئەو بۆ چوونانەیە کە بیخۆ مەیخۆ بەڕێزیشت ئاماژەت بۆ کلەوەی کا پێویستە ئێمە هەر لە مناڵیەوە سەبارەت بە خۆراک زانیاریمان هەبێت کاتە تا چەند گرنگە وانەیە کە بێ لە نێو خوێندنگاکانە سەبارەت بە زانستی خۆراک بە خۆشحاڵی و ئێستا لە هەندێک لە زانکۆکانە مەقەمێکێکم لەوانەیە کە دەرسێکی تایبەتم خوێندە بە فود ساینس بە زانستی خۆراکەوە تا چەند گرنگە کە ئەم بابەتانە هەمووی بخوێنرێت لە نێو خوێندنگاکانە هەر لە بۆی کە من زانیاریمە بە سەبارەت بۆ خۆراکی کە لە چەند ڕگەز پێک دێت و چی بخۆم چی نەخۆم بۆی بۆ هەموو کەسە گرنگە ئەم پێوتێت هۆشیاری تاک ئەمە تا چەند گرنگە طبعا من دەستخۆشی لەو کەسە ئەەکەم یاخود لەو لایەنە ئەەکەم کە ئەو هەنگاوە بنێت بەڕاستی زۆر زۆر زەڕورە هەر لە یانە گەرەمانەوێت ئێمە لە داهاتووە جیلێکمان هەبێت کە جیلێکی تەندروست بێ هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی مێشکیەوە ئەو کارە بکرێت ینی زۆر زۆر زەڕورە مۆزوعی ڕۆشنبیری خۆراک بگەێنێت چکەسا بەداخەوە ینی زۆر جار دایک و باوشێک کە خۆیان شتیان پێ نیە مەسەلەن بێن بە مناڵەکان مناڵە بینم 3 ساڵ 4 ساڵ پاریان بەدەستەوە چن بۆ دوکانەکان مەسەلەن سەیرێکی کۆلایەکە کڕێت جبسێکە کڕێت طبعا کە مناڵ ئەمانەی خوارد ئیشتیهای ئەژیرە و دواتر خواردنی بۆ ناخورێت مثلا لە ماڵەوە سەیرێکی برنجی بۆ ناخورێت گۆشتی بۆ ناخورێت سەوزەواتەکانی بۆ ناخورێت ئەمە توانین بڵین لاە گرفتی هەموو دایکێکە هەموو باوکێکە مخۆمێکێکم لەوانەیە کە گرفتێکی سەرەکی مێ لەگەڵ مناڵەکەمانەوەی کە ڕۆژانە ئەو شتانێکە لە مارکێتەکانە ئەیکرەکە هەمووی بابەتی زیان بەخشە ئەتوان بڵم لە نەستەلە و لە جبس و لە خواردنەوە گازیەکان کاتە چی بکرێت بۆ ئەوەی کە ئەمە بتوانین لەبەرەوەی کۆنتڕۆڵکردنەکەی بەڕاستی قورسە من حەزم لە وشەی من نییە و من ناڵم من کەسێکی نمونەیەم بەڵام من کچێکم هەیە تەمەنی 16 ساڵە تا ئێستا پارەم نایەوەتە دەستی بچە شتێک بکڕێت بەڵام ئێستا لە ڕێگەی ئەرکی ئێمە بەڕاستی بەڵام ئێستا لە ڕێگەی ئۆنلاینەکان و مناڵەکان داواکە من خۆم کوڕەکەمێکێکە کە زۆر بچووکیشە بەڵام لە ئۆنلاینەوە داوایە کات لەو بازاڕ ئۆنلاینانی کە ئێستا مارکێتەکان هەیە بەڕاستی بێ دایکان و باوکان یعنی زیاتر هەست بە بەرپرسیارەتی بکەن لەو ڕۆوە زۆر باشە کاتە مامۆستا بە شازێکی گشتی من ئەمەوێ قسە لەسەر جۆری خواردنەکان بکەم ئەو کەسانی کە لایفستایلیان بڕیاری ئەوایەت کە بەڵێ بەیانی گرنگە بوو کەسانی کەنان بخۆن چ شتێک بخۆن بۆی تاقە و وزەیەکی زۆر زۆر باشیان هەبێت ئێستا لەسەر ئەم سفرەی ئێمە پەنیر و هێلکە و زەیتون و گوێز و سەمون و ئەم بابەتانە هەیە ئەمانە بەسە بۆ ئەوی کەسێک کە نانێکی بەیانی باش و تەندروستی خواردوێ بەڕای بەڕێزت یاخود چ شتێکی تر زۆر گرنگە کە ئەبوو لەسەر ئەم سفرەیە بوونی زۆر باشە ئێستا مەسەلەن سەمونەکە کاربۆهایدراتە بەدیلەکانی چییە مەسەلەن ئەتوانی لە باتی سەمونەکە توانی شۆفان وەربگریت تاوکارێکی خۆراکی هەیە کرێم ئۆفرایس یانی وەکو پاودەرێکە لە برنج دروست کراوە توانیت لەگەڵ هەنگوی نایخود لەگەڵ شتی ترە تێکەڵی بکەیت و بیخۆیت
برنج مثلا اگر کەسێک حەزی لێ بێت يعني زۆر ئاساییە من جەژنان مثلا ڕاتون برنجە خوێنبیانیان کاربۆهیدراتە يعني هەر یەک شتە لەگەڵ سەمونەکە یەک شتە يعني یەک ڕگەزن بەس ئەوەیە ئەم برنجە ئەو سەمونە ئەو شۆفانە بۆ نمونە پرۆتینەکە مثلا هێلکەیە پەنیرە هەردووکیان سەرچاوی پرۆتینن يعني معقولة لبيانيان بيانيان لو أنا همو كسي غوشتي بونا بينا خورد مثلا خلط شكاية لنا بازار كباب وغوشت وجقر ومشتان أخوان شهر بروتين أساسية بس لو أنا زور بي خلط شي تواناي أو ينبت أو شتان بخوات فيعني معقولة بانير وهيلكا كم معقولة تشوري سود بخشة كان زرديني هيلكا كي زيتونة كي جوزة كي معنا تشوري سود بخشة أنتها كواتم سفرية جمعشي هاوسانجي لسرة هذا تندرست أم سفرية؟ اگر او نظم و مربع مربع بالا اگر مربع لي لا بري عيبيني دكاتب انا برسالة كمان اسم مربع اوش اساي طبعا باب خلق بهلانا بين زور جار بيسني الله شكر كلو مربع شاهي الله زهره طبعا جسم انسان واحد دروس كراوه اگر شتك قبولينا كان مثلا جسم انسان كحول قبولنا كات يعني كاتك كحول اشت لشمانوا لشمان لرقي بروسيكوا حول افريباته ودروا بەڵام شەکری سپی بوون من هەر شەکرێک بێت لە جسمی ئێمە هەم وەرگری هەیە هەم شوێنی خەزانکردنی هەیە بەڵام زیادەڕەویکردن تایە لە بەرچاونەگرتنی دۆخی تەندروستی کەسەکە شەکرێ لەگەڵایە وەزنی زۆرە يعني لەو حاڵەتانە بۆ ئەو خراپ ئەبێت ئەم زۆر جار ینی خەڵکی بۆلام ئەڵم لە ئێستاە تۆ پێویست ناکەم میوە بخۆیت ئەڵە بۆ ینی میوە خراپ ئەڵم نا میوە خراپ نییە بۆ تۆ خراپە لە ئێستاتە بۆ ئێستات قەڵەویت مثلا چاوریت زۆرە جگەرت چاورە بۆ نمونە لە ئێستاە بۆ تۆ میوە باش نییە زۆر باشە چاشمان ئامادەیە مامۆستا ئەو چایە بۆ بێنم بۆی دەست خۆش قوربان خۆم عەزێت مەکێشە شەکرتێ مامۆستا یەک کەوچک شەکری تێکم بەڵێ عەزێت نەبێت اینجا ئەمە مامۆستا باسێکی ببوورە ڕەنگە ساردیش بوو بێتەوە ئاسایە قوربان دەست خۆش زۆر کەسەیە شەکر بەکار ناهێنێ لەگەڵ چایە مامۆستا تۆ چۆنە بەکاری هێنی یەک کەوچک شەکر يعني کێشەیەکی نییە پێم تۆ من چاقت ناخۆمەوە ئەم چقەت چا ناخوا مامۆستا نەخواردنی چا هیچ زەرێکی هەیە چای سەوز چای ڕەش قاوە هەندێک سوودیان هەیە بخورێت باشە نەشخورێت ینی ئاسایە شتێکەوەندە ئەوە نییە زۆر باشە کاتە بە یەک پرسیاری دیکە بکەین لە پاشاندا ڕاپرسێکمان ئامادەی زۆر کەسمانەیە لە بەیانیان بە تایبەتی ئێستا بینین کە سەروپێ ئەخۆن لە بەیانیانە ئەچن لەم بازاڕێتی سەروپێ خۆشیێجەوە کشی سەردە ئێستا کاتی سەروپێ و ئەم خوازنانەیە تەندروستە خواردنی سەروپێ و لە پاشاندا ئەڕۆنەوە هەندێکجار بەسەریەوە خەون ئەمە تەندروستە؟ سەروپێ خۆراکێکی ئاسایی ینی کێشەیەکی نییە بەڵام وەکو عەرزم کردیت هەندێک جار بیخۆیت ئاساییە بەڵام ئەوەی کە دۆخی تەندروستی خۆت لەبەر چاو نەگریت زیادە ڕەوی تیا بکەیت بەسەرا بخەوی تەمان بەڕاستی شتێکی باش نییە زۆر گرنگە لە دوای هەموو ژەمێکە گرتوانی تۆزێ بجوڵی بۆی کە شەکری خوێنت بە شێوەیەکی سروشتی بۆ خۆی دابەزێ لە ڕێگەی ئەو جوڵەیەوە پسووتێ نەکەوەی کە لە شت هۆرمۆنی ئینسۆلین دەربات و زۆر باشە دەست خۆش بە مامۆستا بگومان ئێمە قسە و گفتوگوی ترمان ماوە لەسەر بابەتەکە هاوکارانمان ڕاو بۆ چوونی هاوڵاتیانی دوهۆکی ئازیزیان بۆ وەرگرتوین با بزانین ئەوان چۆن و بە شێوازێک گرنگی بەنانی بەیانیان با پێکەوە گوێبیستی ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بین و دواترە گەڕینەوە وڵاتان. بسيطة قالك جرينجا شد بد بري الكردواري جيبا وقت مثلا سبيليزيكاش خير ربو نذا دات شكي خون ودباش مثلا شد بارك إدارة شو أنت خارج أنا وياك كانت مجا كرد بري تصخلا من بوشي مثلا كمثلا هنكفين فركر بايا مثلا نيفش خاربا داشته چیای بارك إدارة أنت خارج داشته نفسه في أخو خباره خلانه كات چشانت گرد فکر گل اشتنه گرتن سراغ چنگیدی مثلا تشتکلا و خود مگشتی و تشتمه ای ماها و سرتی که و خله که و وقتی دی بنا حیات بجم نبس بور الصحين بس از که ما مستمع زانکوی از وقت تقاعد جبهم ها يعني از خلاص مهم فهي ذاك بس تيش قالك جرينجا وقت ما رفت
از مثلا درسید بجم که استش کلام نخوب از نشم درس خلا و بجم از رجال صد که ما قطابیت ما جه داخل تشتی ناخون من درنگ حتی درنگ جوخت راد بنزیکا فت بناگی هم تشتی خون بینم طلبات نفسينا كلها خاصة قطابي نفسينا يعني وقت مثلا درس الدرس كيف كان غير كنا نادي تشكي بخون جينا جرينجي نادني قال يقدر رابط مثلا قهوه كي تني فاخذ شتي سوريا خلتها يعني بشتي قهوه فاخذ تشتاق غلاب خوب داب شيء واجب خو اداكي چنگي قال كا جرينجي اتشي هم همچين واجب مت سبيله اعطوني فرو وبخون لك من تشت رقم ايكا خودی گرینگی خورنا تشتی گلگه همشی مروف تشتی سپیده یا بخود سپیده یا فرد تو تشتی بخوی یعنی فرضات تشتی بخوی سپیده یا ایک از خو حش قلی واتش داد کم خلک ما دوه که اغلبت ها جرا ما قلتي حش قليت كان سبيوتي ومش هاي تخون همي حشت كان خلك ما يدوق خدايا ما من همي تشت اما شي بيتبر من اسود يعني كاتش از قال حش تشتت كم از حجدون عد زاديت كم كده تشتي وشي هردو بس راوين از حجنا كم بس تش قالك از حجت كم وقالك فايده جبهند اما همي قوا يعني تشتمت فيت يا حزبت از بخم لكن بيجن بيقوا ازو كابتن و سیدای ام هر سپیک و تشت پیک و تخون بود چونکی تش گلکا باشه گلکا فایده خود هندی مگوله بو یک و هیکت کلاندی نه هیکت کلاندی گلت باشن و وقتی بیجن گلک تن شوربیت خون سپیدا شوربش گلکا باشه وقتی بیجن نوید مروی گرم کت نرم کت خوشت کتن و طبعا هندی مروف شد بری تشت آوه و خودن آو گلکا فایده و گلکا بگرینگه حکم مروف بری تشت آوه و خود مروف شد بتر تشتیجی بخوتن و مروف مرتاح تجی لیتد. خودی نسبت ما دو وکی گویی دو جورت خارنه هم خود. وقتی ما بگویم مثلا خارنت ما داید بن آن خود برهف کیم با قهرمانیه که هم گرینگی که باش بدی. گرینگی های مثلا بارا پتر ترکیز عمل سر هیکت کلاندی مثلا پنیر کردی بد آن پتاد بد قهوه مثلا تشته یه درستی به دوهن بینان بشکل. خودی گرینگی های گلکه. يعني تشت سبيده هي عشان بيجمعت صحتها يعني وقت بيجوا بشر راد بتن سبيده مروفية صفرة جالك قدي بيني مثلا خلت موضوعي جاند بيجن من أسراب ما تش نخاريان أسفراوين ناخم أنا شيفين ناخم ده درمان درست تشته چون که تنشیطه که وکی نشاطه که ده جسم مروفي تشت أساسية يعني واجبات روجه خير يعني عشان بيجمعت سرقي تشت دووبارە دەستخۆشی بۆ هاوکارانمان لە دووهۆکە بۆ ئامادەکردنی ئەم ڕاپرسە هەموو ئەو هاوڵاتیانەی کە بەشدار بوون لە ڕاپرسیەکە کاکاراسپا بینەوە سەر تەوەرەکەمان لەوەی کە گوێمان لە هاوڵاتیانیش بوو لەوەی کە پاسیانە کرد لە نانی بەیانی هەندێک جارێ لەوەی کە بەهۆی ئیشوکارەوە هەندێک جار کە کەسەکە لە بەیان لە خۆ هەڵەسێتە تاوەکو ئێوارە هیچ ناخوا بەڕێزە ئاماژە بۆ کرد لەوەی کە ئێستا بوونە بەڕێزە تا کاتژمێر دوو هیچ شتێک ناخۆی بەڵام تەندروستە تۆ لە خەو هەستیت و هیچ شتێک نەخۆی هەتاوەکو ئێوارە تێکچوونی ژەمەکان ئەوکو عرضم کردی خۆی لە بنەڕەتا شتێکمانێ بە ناوی ژەمەوە بڵێ بەیانی و نیۆڕ و ئێوارە تۆ پێداویستیەکت هەیە ئەتوانی لە ڕۆژەکە بە یەک جار بە یاخود بە دوو جار بە یاخود بە سێ جار بە یاخود بە چوار جار بێت ئێستا هەمە هەندێک وەرزشکارمان هەیە لە ڕۆژێکە هەتا حەوژەمیش خۆراک ئەخۆن وەکو باسمەکەن دۆخی جەستەی کەسەکە بڕیارەیە لەسەر ئەوەی کە چەند ژەم بخوات بڕی چەند بخوات فشتێکی ئاسایە ئەگەر پێی ئەخورێ بیخوا ئەگەر پێی ناخورێ نەیخوات ینی ناچار نیت تۆ بڵێ من ئێستا پێم ناخورێ بەڵام لەبەرەوەی کە کاتی ژەمی بەیانیانە هەر ئەبێ بیخۆ پێویست ناکات زۆر باشە مامۆستا ئەزانین چەند ڕۆژێک کەممان ماوە بۆ پێشوازیکردن و چوونە ناو مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بە دڵنیاییەوە ژەمەکانی نانخواردن گۆڕانکاری بەسەرایەت باسێکی ئەومان بوو بکە ئێمە کە ئێستا بۆ نمونە ئەم سفرە و خوانە ئەڕازێنینەوە بۆ ژەمی بەیانی ئەو کەسانێک کە دۆخی تەندروستیان بڕیاری ئەوە یاوە کە بەڵێ ئەبێ نانی بەیانی بخۆن چۆن ڕەمەزان بتوان قەرەبووی ئەم بابەتە بکەنەوە طبعا بە ڕۆژبوون چ بە ڕۆژبوونی مانگی ڕەمەزانی پیرۆز بێت چ بە ڕۆژبوونی پچە پشڕ بێت سوودی زۆرە لە ڕێکخستنی هۆرمۆنەکانی لە شینسانە ئەو هۆرمۆنانی کەوامان لێکن هەست بە برسێتی بکەن ئەو هۆرمۆنانی کەوامان لێکن هەست بە تێری بکەن ئەو هۆرمۆنانی کە بەرپرسن لە گەشە بەڵام ینی کاتێک ئێمە باسی سوودەکانی ڕۆژووەکەین ئەوە بڕیارەیە کە تۆ لەو کاتەوە بۆ تێ خواردن بخۆیت تا و کاتێک کە کۆتایی پێت چی ئەخۆیت ینی ئێمە بەداخەوە لە مانگی ڕەمەزانە
ینی ئەوی کە لە یانزە مانگەکەی ترا ینی زۆر بەلامانەوە ئاسایە نایخۆین حەز ناکەم ساگەر هەندێک شت هەیە بیڵم لەوانەیە بڵێن لە ڕستقی هەندێک کەسەیە بەڵام هەندێک خۆراکەیە کە خۆمان هەمومان نەزانین چینەوە خۆراکانە ینی کە لەوانەیە لە یانزە مانگەکە تۆ نەیخۆی بەڵام لەو مانگەیە کە تیا تۆ بە ڕۆژوو ئەبیت نازانم چەند ساعتە ئەمساڵ یەک لە ئەخیرە بۆ شتانە ینی ڕۆژۆکە تەشکێنی ئێستا من کە اعتیادی بە ڕۆژانە بە ڕۆژوو ئەبم تاڵم تا ساعت 2 ئەوانە بە قاپێک زەڵاتە یشکێنم ناچم مەسەن بە ناوساجی و بە لقمە قازی و بە شەربەتی دروستراوە بیشکێنم بۆ منەوە ناچار لە ئەخیرا وتمان لەو مانگەیە ئاسایە تۆ توانی هەر وەکو ڕۆژەکانی ئاسا مەسەن چۆن مەسەن ڕۆژەکەت لە ساعت 8ەوە دەست پێکا بەیانات لە ئێستاە باوای دەمێن لە 8ەوە دەست پێکات تا 10 شەو لەر مانگی ڕەمەزانە لە بانگی ئێوارەوە تا بانگی بەیانی ئەو مەسافەیە ینی ئەتوانی حسابی ڕۆژەکەی بۆ بکەیت باشە پێش ڕەمەزان چەندێکت خواردووە و مرتاح بووی پێی بە گونجاوت زانوتانی هەر لەو مەسافەیە دابەشێکیتەوە بەسەر 2 ژەمە بەسەر 3 ژەمە و بیخۆت هیچ کەشێکت نەبێت هەیە لە ئیتر ژەمی پاششەومانە بێت لە بری بەیانی پاششەوان هاوڵاتیان نانەخۆن و ڕەنگە زۆر هاوڵاتی هەبێ برنج و شلە و گۆشت و مریشک و ئەم بابەتانە بۆ پاشەو ئامادە بکات و بیخوا و دوای ئەوەش بەسەریا ئەخەوێتەوە باسێکی ئەومان بۆ بکە ئەمە تەندروستە ئەگەر خراپە خراپێکی لە چیە لە بری ئەوە هاوڵاتیان چی بەکاربێنن تەندروسترە و ئەگەر ئاسایی بە دوای چەند کاتژمێرێکیش بخەونەوە تا ئەو کاتی کە ئەچنە سەر کارەکانیان خۆی لە کاتی بەربانگە ئەگەر زیادەڕەوی نەکەیت لە خۆراک ینی کارێک نەکەیت کۆئەندامی هەرسە زەختێکی زۆری بچێتە سەر ینی ژەمێکی ئاسایی بخۆیت دەنگی خورما و پەرداخێک ئاو دوای ژەمێکی ئاسایی وەکو ڕۆژانی ئاسایی یان حسابی ئەو نەکەی بڵێ من ئەوەندە ساعتە نانم نەخواردەوە با تۆڵە بکەمەوە ژەمێکی ئاسایی ینی ڕۆژانە چەندت خواردووە مثلەن لە ژەمی ئێوارانە هەر ئەوەندە بخۆ بۆ نمونە دواتر تۆ چیت بۆ تەراویح لەوانەیە هەندێک جوڵەت هەبێت خەڵکێکی زۆرمان هەیە وەرزشکار نەچن و وەرزش ئەکەن ئەکرێت ینی لە نێوان ژەمی ئێوارە و پارشێوە سووکە ژەمێکی تر بخۆیتەوانێ ئەین شتێکی زۆر قورس نەبێت کە لە ڕووی هەرسکردنەوە وەکو باسمان کرد کۆ ئەندامی مەرست عزیێت بێ و پاشەویش بامان شێوانی هەر حسابی ژەمێکی بۆ بکەین نەڵێ وەڵام من ئەوەندە ساعتم لە پێشە با هەتا توانام تایەتێکم خواردن بخۆم دوایش بەسەرا بخەویتەوانێ یعنی خۆگەر ژەمەکە تۆزێک قورس بوو گوناحە بەسەرا بخەویتەوانێ لانی کەم ینی ئەضعف الئیمان نیو ساعتێک پیادەڕەوی بکە هەر لە ماڵەکەی خۆتا بێت لە پارکێکی بەردەم ماڵی خۆتان نابێت نیو ساعتێک پیادەڕەوی بکە چکە گرنگە کاتێک کە تۆ خۆراگە خۆی بە شێوەیەکی عمودی بێنیتەوانێت بۆ ماوەیەک بۆی کە خواردنە لە دەمتەوە تاگاتە ناو مەعیدەت ینی ئەو ڕووبات ینی نمێنێتەوانێ زۆر باشە کاکاراسۆک و ڕاهێنەرێکی وەرزشی تا چەند گرنگە بۆ کەسانێک کەیان بۆی کە ئیتر بڕیاریان کە دەستکەن بە وەرزشکردن یەنە هۆڵەکانی لە جوانی و جا هەندێک کەسمانەیە بۆ دابەزاندنی کێشە هەندێک کەسمانەیە بۆ سەرخستنی کێشە بۆی کا کێشی زیاد بکات لەگەڵ ئەو کۆرسی کە بۆی دائەنێت بۆ وەرزشکردنەکەی کۆرسێکی خۆراکیشی بۆ دائەنێت لەگەڵیا لە بەروی هەمیشەڵێن خەو خۆراک پشوو باشترین چارەسەر بۆی کە تۆ وەرزشەکەت سوودی لێوە بگریت و زیانە پێنەگەێنێت دروستە مەرج نییە بەڵام زۆربەی وەرزشکاران ئێستا بە خۆشحاڵیەوە قسەکەم کەسێکی وەرزشکار بۆیە وەرزش زۆر گرنگە کەسێکی وەرزشکار ڕۆشنبیری خۆراکی لە کەسێکی ئاسایی کە وەرزش ناکات بەرزترە چکە دوانەیەکی لەکدانە بڵاوە مۆزوعی وەرزش و خۆراک پەیوەندیکی ڕاستەخۆ لە نێوان ئەم دوانەیە هەیە کاتێککە تۆ خۆراگە خۆی پێویست بە وەرزشەیە کاتێککە وەرزشەکە پێویست بە خۆراکەیە ناڵم هەمویان بەڵام زۆرینەی ئەو وەرزشکارانی کە وەرزشەکەن لە هۆڵە وەرزشەکانە بەرنامەی خۆراکی شوەرەگرن چ لە ڕێی ڕاهێنەرەکانەوە بێدا خۆ چ لە ڕێی مختصە یاخود شارەزایکی بواری خۆراک بێت و بە تێپەڕبوونی کات وردە وردانی ساڵ لە دوای ساڵ کە ئەم چەند بەرنامێکی خۆراک وەرەگرێت ئەگاتە ئاستێکە خۆی ئەتوانێت خۆراکی ڕۆژانەی خۆی بەڕێوە بەرێت زۆر باش مامۆستا زۆر کەسمان هەیە سەردانی هۆڵەکانی لە جوانیەکە بۆ نمونەیە وەرگین ئامانجەکەی ئەوەیە کێشی لەشی دابەزێنێ ئەڵێت خۆ من وەرزشی تاوی خۆمەکەم بۆی بەدڵێ خۆم نانەخۆم یاخود سێرەکی لەلاوە ئەم کەسە خەوی ڕێک نییە ئایا بەڕای تۆ ئەم کەسانە سوود لە وەرزش وەرەگرن؟ طبعا من خۆم لە ئەسلوبی ئیشکردنی خۆمە یەکێک لەو خاڵانەی کە تەرکیز دەخەمەت لانی دەرونی زۆر گرنگە تۆ ئێحتیمامی پێبیت کەسێک لە ژیانی ڕاهێنانی وەرزشی نەکردووە ئێحتیمامی بە خۆراک نایە سەر لە پڕەکەتەوە بیت بەرنامەیەکی سەختی ڕاهێنانی بیتێ و بەرنامەیەکی سەختی خۆراشی بێتێ لەوانە دوای فترێک واز بێنە بەڕاستی من لە سەرەتای دەستکاری خواردن ناکەم بە هیچ شێوەیە ئەڵم بەدڵی خۆت پێشتر چۆن خواردن خواردووارەکو خۆت بەردەوام بە بەڵام بەس ڕاضەکەی بۆ زیاکەم جوهدە بەدەنەکەی بۆ زیاکەم بە تێپەڕبوونی کات وردە کە گۆڕانکاریەکانە بینێ
دەمێنێ هێزی زیاکە بەهۆی ڕێزەکەەوە خەوی باشە بێت گۆڕانکارێک لە جستیا ڕوە خۆی ئەو کاتە وەکو پاڵنەرێک پرسیارەکە دەڵێ چی شتێک لە خواردنەکە من ڕۆژانە ئەمانە ئەخۆم چی شتێکی خراپە ڕێنمای بکە ئەو کاتە تعدیلاتێک لە خواردنەکەیەکەن بەڵام دیسان بە شێوەیەک ناکە زۆر سەخت بێت ینی وەرزشکردنەکە سەرەتایەکە بۆ ئەوی کە تۆ بتوانیت خواردنت ڕێک بخەیت لە ئێستا و لە داهاتووە زۆر باشە وەکو کۆتا پرسیار باباستێک لە میوەکان بکەین زۆر کەسمانەیە ئەڵێ من میوە هەر ناخۆم تا چەند گرنگە لەوەی کە ئەگەر حەزیشت لێ نەبێ حەز لە جۆرە میوەیەکیش نەبێت بەڵام لە ڕووی سوودە تەندروستیەوە تا چەند گرنگە ڕۆژانە لەو بەشە خۆراکی کێمەوەری ئەگرین بڕێک میوەشی تیابێت طبعا میوەش کاربوهایدراتە لە پێکاتەکە شەکر هەیە ڕیشاڵ هەیە ئاو هەیە ڤیتامین و کانزا هەیە یعنی ئەوەی کە لە میوایە هەیە لە خواردنەکانی تریشا هەیە بیخۆیت ئاساییە نەشی خۆیت هەر ئاساییە بۆیە من کە باسی ئەوواکە مەڵم گرنگە ڕۆشنبیری خۆراکی بەرز بکرێتەوانێ سام کە سەیری و سفرایەکەم جەنابەت لەوانەیە زەیتون و مرەبا و هێلکە ببینی بەس من وەکو ژمارە وەکو ڕەگە زەیبینم ئەوە پرۆتینە ئەوە کاربوهایدراتە یعنی کەسێک کە شارەزای لە خۆراک هەبێت ئەهەمیەتەکەی لەوەیە یعنی ئەگەر تۆ لە ڕۆژەکە تا میوە بخۆیان نەخۆیت شتێکی ئەوەندە مهم نییە بەو مەرجی کە ئەوەت لەبەر چاوگرت بێت کە تۆ چەندێکت کالۆری پێویستە چەندێکت پرۆتین و کاربوهایدرات و چاوری پێویستە دەسەکانە خۆش بێت هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئێمە ئامادە کردەوە راپۆرتەکەشمان هەر تایبەتە بە خواردنێکی تەندروستەوە لەشتان ساغ بێت سەرکەوتوو زۆر سپاس بەڵێ خۆش